سەردا دەستخۆشیتان لێ یەکەم کارێکی زۆر باشتان کردو ئەگەر ئێمە بێن بەراوردیکەین بەو بارودۆخی کە ئێستا کورت تێکەوتووەکەوەتا لە نێوەندێکە لە نێوان دوو وڵاتی زلهێزی پڕ بە چەک پڕ بە هێز و توانای کە کوردستان کەوتوتە ئەو نێوەندەوە بەداخەوە کە ئێمەش تا ڕادەیەک بێبەش نابین لەوە چونکە ئەبین بە سنوور لە نێوان هەردووچانە بەڵام ئەوەی کە ئێمە پێمان خۆشە هەموو کەس حەزەکە ئاگاداری ئەو هەواڵانە بێت کە لە جیهانە ڕوودەدات بەڵام بە تایبەت بۆ کوردستان و ئەو شوێنە حەساسانەی کە لە کوردستانە هەیە پێم وایە کە ئەبێتە کارێکی هەڵە چونکە ئەگەر بێت و بۆ نمونە ئامانجێک قەرار بێت لە کوردستانە بپێکرێت ئەگەر بە هەڵە بپێکرێت ئەوە میدیاکارە بێتە سەبەبی ئەوەی کە نارەکان ئاگادار کاتەوە کە ئامانجەکەتان بە هەڵە پێکاوە بۆیە ئەکرێت ببێتە دووبارەکردنەوەی ئەو شتە و زیانی گیانی زۆر بەدواوە هەیە میدیا لە ئێستاەتر سوود لە ڕاوشی بڵاو کردێتەوە لە نێوان خەڵکە بەڵێ بە تاکید چونکە ئێستا وەکوتم شتەکە وای لاتوە هەموو کەس مۆبایل و سوۆشال میدیا ئاگاداری هەموو شتێکە هەرچی بابەتی گیانێ لە سوۆشال میدیای بڵاوەکرێتەوە بۆیە ڕاگررتنی ئەو بابەتانە کارێکی زۆر باشە بێ ئەوە شتە کارێکی واتان کردووە دەستخۆشی تەواوم هەیە بۆتان هەرچەنە بوارەکە بواری من نییە بەڵام ئەبێ ئاگاداری ڕەچاوی باری دەرونی خەڵکیش بێت.